ڕات بەرامبەر ئەنجامدانی ڕێفراندۆم چییە؟ ئایا لەگەڵ سەربەخۆیی کوردستان دایت؟ ڕاستی لەو ڕۆژەی وا چاوم کرێتەوە کە هەستم کردووە دنیا هەیە کە تێگەیشتومە هیوایەتم ئەوە بۆ کە دەوڵەتی کوردی ڕابگەیەندرێت و بینە دەوڵەتێکی سەربەخۆ. بەڕاستی من وەکو کەرکووکشەیەک قساکەم وەکو وا خۆمش بیستومە ئەوەی خەڵکی کەرکووک بەپەرۆشەوە زۆر بەدڵ فراوانێکی زۆر خۆشیەوە تەمەنای ڕفراندۆمەکەین و ئێمەش بەشدار بین لە ڕیفراندۆم. بەڕاستی توکە تاکوی سە مەسیرمان نازانین ئایا مەسەر بە هەرێمین سەر بە حکوومەتی بەغاین لەو ناڕاستە فەوتاوین. الشعب الكردي اليوم على أبواب أن يطوي الصفحة الأخيرة من تاريخ معاناتهم الطويلة منذ آلاف السنين ويفتح صفحة جديدة عنوانها الاستقلال كتب بدماء الشهداء، والطريق إلى الاستقلال يبدأ بالاستفتاء أي برأي الشعب. الشعب هو من يقرر والاستفتاء من أجل الشعب. سلااو ناوم ئاریە ئەو خاڵاتێکی کوردی و کوردستانی و خەڵکی کەرکووک و خەڵکی ناوچەڕاوەکان بۆ بابەتی ڕفراندۆم هیوادارم و خۆم و کوردێک ئەمانێکتەوە جوڵمانە بێت ئەمان یەک ئاراسەمانە بێت کە بەڵێ بۆ ڕێفراندۆم. سلااو من وەکو گەنجێک بە هەموو شێوەیەک پشتگیری ڕێفراندۆم دەکەم. هیوادارم لە 25ەوە هەمومان بە گوڵمپینێکی زۆرەوە بچینە سەر سندوقی دەنگدان بە بەڵێ بۆ ئەوەی خوێن شەیدانمان بە هیچ شێوێ بە فڕۆ نەڕوا بۆیە ئەم ڕۆژە ڕۆژێکی مێژویە ئیشاڵە بە سەرکەوتویش بە بەڵێ کۆتایی پێدەی. هیوادارم هەموو گەنجێک بە هەموو شێوەیەک پشتگیری ڕۆژی 25 بکات کە سەرکەوتوبین تێدا بە بەڵێ.